سڵاتانە بە بینەرانی خۆشەویست خۆشحاڵم کە لە بەرنمەیەکی نوێی ئێواری سلێمانی لەگەڵتان شادە بمەوە بۆم بەرنمەیە ئێمە لە ماڵی چیمەنخانین چیمەنخان ئافرەتێکەکەوە ساڵانێکە لە ڕێکخراوەکانی لاوان و ئافرەتان خزمەتی کردو و لە ئێستاشدا وەکو کاری حیزبی لە حیزبدا کار دەکات. چیمەنخانم کاتت باش خۆشحاڵم کە ئێستا لەگەڵمیت. پێشکی بە خێراتنتان نەکەم زۆر سپاس بۆ تۆ. کەناڵە پیرۆزەکەتان نەکەم کەوا بەم نیۆڕۆ بۆم گەرما ئەرکتان کێشاوە هاتون منتان بەسەر کردوێتەوە هیوادارم تەمەند درێژ بن و سەرکەوتوو بوون لە کارەکان. زۆر سپاس بۆ تۆ. ئەگەر وەکو سەرەتا بۆم باس بکەیت ساڵانی چەند بوو تۆ لە ئافرەتانە کارت کردووە؟ ئێمە وەختێک کە ئیشمانە کرد کۆمەڵی ئافرەتی ئازا و چالاک و بێر کە ئەمانتوانی لەو زڕوفە ناخۆشە ئێمە ئیشکەین. ئەم ئافرەتانە پێکاتوین لە خۆم چیمان حەسەن باشە ئێسبهێ مەعروف مامۆستا لوتفیە ستەنجم زودی ئێمە ئەو ساکە ئیشمانە کرد بەس پارتی بوو ئەوە نیە بڵێن ئەم حیزبیا و حیزب ئەوەی کە لە پێشێمە بێ حیزبی شیوعی بوو بەڵام ئێمە وەکو پارتی وەکو ئافرەتان ئەم کۆمەڵە ئافرەتە ئیشمانە کرد بێ ئەوەی بترسی بەڵام من هەر عیبارەت نەبوو لە ئێمە مەچووکە ئەو کاتە گروپ بوو نەبووە مەسەل ئێمە گەڕەکی ماڵکەنەی بین نەبووە چاربەقمان بناسیەوە نەبووە گەڕەکی کەمان باسە ئێمە گەڕەکی ئازادی و حاجحان وانە عاید بە ئێمە بن. ئەم ئافرەتانە ئیشمان چی بوو؟ پارەمان کۆ کردەوە. پارەتانەکەی کۆ کردەوە؟ خۆتان؟ خۆمان پارەمان کۆ کردەوە خۆمەعاش نەبوو. مەسەلە چین ئەو ماڵانەی کە بمەزانایە سەر بە خۆمان و نامان بەگرتن ئێمە ئەچین ئەوانش خۆ هەڵناگرێت ئەو ماڵانە کە ئەچین زۆر پێشوازێکی جوانیان نەکردن پارێکی باشیان ئاێ ئەم پارەیمان چی لێ کرد ئەم پارەیە ماڵێکە بوو لە گەڕەکی حاجحان ماڵی مامۆستا لوتفی ئەو ساش ئەو زمانش تەکێ و شتی دەروێشە بووی ئافرەت ئەوان تەکیان هەبوو بەڵام ڕۆژێکیان سبەیە وتی وەرە چیمەخان بە ئەو ماڵە پیشان بەم کە چومتم باشە بێخان بۆ منە با بۆم ماڵە دەروێشی تیا کە چینە ژووری پشتەوە 5 مەکینی تیا بوو مەکینی خەیاتی 5 ئافرەتی ئازا و چالاکی تیا بوو بەڵام مەداخستم ناوکانیان نازانم ئەم ئافرەتانە کاریان چی بوو ئەستبەیە ئەچۆ قماشی ئەکڕی ئەم قماشە ئەکرا بە جل بۆ جلی ژێرەوە لەگەڵ جلی پێشمەرگاتی ئەدورا قات ئەخرا ناو شتەوانە ئەو ئافرەتانی کە لە لادیەکانەوە ئەهاتن ماخسیان ئەفرۆشت وڵاخیان پێبوو ئێمەش ئافرەتمان هەبوو تەتەریان پێوت ئەوانی جلی ئەوانیان لەبەرە کرد و شتەکانیان نەبست بە کۆڵیانەوە مەنجەڵە ماسیان نەگر بە دەستەوە یعنی ماسەکانیان فرۆشەوە ئەچون بۆ لادیەکان شەکانیان تەسمی پێشمەرگا کرد ئەگە پارەی زیاش بمایەتەوە پارەکانشمان بۆ ناردن. باشە ئەو سەردەما پێم وا بێ کۆنگرەی یا دووەم بۆ یان سێم بۆی ئافرەتان بووە کێ سکرتێری ئافرەتان بوو ئەو سەردەما؟ ئەو کاتەی کە من ئەو کاتی کە من باسی ئەەکەم تێرشمان نەبوو چووکە ئەو لە هەفتاکان و دەستی پێکرد ئەو کاتیمێ من باسی پێش هەفتاکانە بۆکەم. باشە اینجا مەسەل ئێمە ئافرەتان کە توانیمان ئیشکەین جەنابی بەرزانی کە گەڕایەوە بۆ عێراق کۆمەڵی ئافرەت وەکوستنیرە قەفتان سجوان بەهەیە داناهی ناوی شێخ سەلام چون بۆ بەخێراتنی جەنابی بەرزانی لەوێشەوە چون بۆ پیرۆزبایی عەبدولکەریم قاسم ئەوە نە زیرەک بوون عەریزەیەکیان نووسی بوو وتیان ئێمە ئەمانوێ ئافرەتانی کوردستان بە ڕەسمی ئیشکەین ئەویش یەکسەر موافەقەتی کرد ئێمە لەو کاتەوە ئیجازەی ڕەسمیمانەیە کە ئافرەتانی کوردستان هەموو کاتێ ئیشی خۆی بکات لەو کاتەوە بووەکەوایتر بەرەبەرە ئیجازە ڕەسمیمان هەبە بەڵێ کۆنگرەوشت کراوە چکە پێم وا بێ سەرەتا زەکیەخان تەنها وەکو سەرپەرشتیارێکی ئەو ئافرەتانە بووە پێ بڵم جاسە بەسێوش بۆکەم کە ئێمە بەیان 11 ئازار خوێنرایەوانێ باشە بووینەوە بەیەک لەگەڵ جەماعەتی ئینا سبەیە ئەوان لە کۆنگرەکەی ماوە جیابوونەوە بەڵام دوای بینەوە بەیەک چەند
ساڵ بەیانی یانزەی ئازار بانی یانزە ئازار خوێنداوە بانێکی زۆر خۆش بوو دڵی دڵمان زۆر خۆش بوو دوا ئەوە مەقڕمان کردەوە لە بەدرگای سەرا بینایەک ئەهینە لەسەر مامسەیەکێتی ئەفرەتانی کوردستان دوای ئەوە هاتینە لا خەسخانەی جمهوریێوانی بینایەکی گەورەترمان گرت ئەو کاتە ئێمە هینە بەرپرسی ئافرەتان دانرا شەونم نەجمەدین بوو سبەیە معروف بوو سەنجوم بوو خۆم بووم سەبری مامەحمە بوو خواری خۆش بێ بەدری مامەحمە بوو مامۆستا شکوریە بوو کۆمەڵێ ئافرەتی چالاک و بێر دەستمان کرد بە ئیشکردن ئەو ئافرەتانە ئێستا ماوەن پەیوەندیتان هەیە بێکەوە بەڵێ بەس بەیە ئەمری خوای کردووە سدرەخشان ئەمری خوای کردووە دەستمان کرد بە ئیشکردن چۆن ئیشمان ئیش کرد یەکسەر دەستمان کرد پێش هەموو شتێک کردنەوەی مەحوەل ئومیە ئەو کەسێک کە خوێنەواری نییە فێری خوێنەواری بن بۆ زۆر مهم بوو لای تەنها بۆ ئافرەتیان بۆ ئافرەتان باشە بۆ ئافرەتان دوای ئەوە دەستمان کرد بەوەی کە ئەو ساهین هەبوو تابیعە هەبوو باشە دەورەیەکمان کردو ئەوانەی کە مەسەل بە حەزی خۆیان بوو کێ حەزی لە خوێندا کێ حەزی لە تابیعەیە کێ حەزی لە خوێنەواری هەیە کێ حەزی لە پیشەی تەندروستی هەیە ئەو کاتە ئێمەش هەر کەسە جێگای خۆی هەبوو مەسەل ئێمە چین بۆ خەسخانە لەگەڵ شەومخانە تەکلیفمان لە دکتۆرەکان کرد ڕۆژی دوو دکتۆر ئاهاتن محازەران بە قوتابەکانەوە لەسەر چی بابەتێک دەرزیلیان بەخێوکردنی مناڵ چۆن خزمەتی نەخۆشە کرێ چۆن خوانە پارێزن لە نەخۆشی ئەم بەچی تەندروستەکە خاتێکەش فێری جلدورین تابیعەش فێری نووسین و تابیعەکردن ئەم شتانە زۆر زۆر ئێمە ئیستیفادەمان دەکرد جا بەڕێز بەحسی کۆنگرێت کرد کۆنگرێ ئافرەتان ئێمە داوەتیان کردین ئیتیحاد نیسای عێراقی داوەتیان کردین کۆنگرەیان هەبوو ئێمە هەڵسان چین کە ئێمە چین بۆ ئەوێ زەکی خان زۆر زیرەک بۆ ئافری وتی بۆ بەرقێ نەکەم بۆ جەنابی سەرۆک ئەو ئافرەتانە کە هاتوون لە هەموو دووە لە عەرەبەکانەوە هاتوون ئافرەتێکی زۆر هاتوون بەڵام بەداخەوە چۆنیان تێگەیان بوو کە کورد پەلاماری ئینسانیا و ئینسانەخوا بەنەوەکی ناشندا تێمان کردبوو زەکی خانشتی شەت پێ بۆیان ئیسبات بکەم زانن ئافرەت چۆنە جەنابی سەرۆک بەرزانی بە قوربانی یەکسەر موافقەتی کردوتی پەیوەندی بکەن بۆ ئافرەتان بۆ میوانانەوە چی ئەڵێ من مەسرەفتان نەکەم وەڵا ئێمە زەکی خان و شەونم و سەبری مامەحمە و جەمەعە دەستیان کرد بە خۆکۆکردنەوە بەخوا هەموو شەوێک ئێمە لە ئوتێلێک بووین هەتا قەناعەتمان بۆ ئافرەتان نەکردو ئێمە شەو قەناعەتمان پێکردن بۆ بانی هەڵان وەشانەوە تێ ئاخرەکەی وتمان قەناعەتی چیتان پێکردن بەوەی کەوا ئافرەتی کورد ئافرەتی کورد بێن بەشداری کۆنگرەکەی ئێمە بکەن کۆنگرێ ئافرەتان بکەن ئەتر ئاخرەکەی زەکی خان وای لێکردن وتی ئێوە وەرن بیبینن من کەفارەتی ئێوەکەم وەڵا هاتن کە هاتن ئەترسان لە گیانی خۆیان وانە ئاهاتن ترسان بیان کورد پیا و کوژەوەتە زۆرە نازانی سێ چۆنن ئاینە ئەو کاتە جەوابن کە هاتن بۆ ئێوە هاتن بۆ مەسب سەڵاحەدین وایان زانی هاتوونەتە بەهەشت زۆر زۆریان پێ خۆش بوو ئیتر تەبان ئێمە شوێنەکانمان نەگەڕان کام شوێنی خۆش بوو ئەمان بردن دوای ئەوە کۆنگرەکە تەواو بوو جەنابی سەرۆک ئەمری کرد تی ئەبێ ئافرەتەکان بێنن باشە ئافرەتێکی ڕووسی لێبوو جەنابی سەرۆک بە زەکیخانی وت تێبێ پشتێنێکی ئاڵتون بکڕن سەبری مامەحمەوان چونە بازار پشتێنێکی ئاڵتونیان کڕی خکردیان لە پشتی ژنە ڕووسیەکەوە بنیان لا سەیر بوو ئەونیان لا خۆش بوو بەنسبەت خواردنەوە بەنسبەت جلوبەرگەوە بەنسبەت ڕۆحم بە قوربانی بێ جەنابی مەلا مستەفا شەخسەتی بەرزانین تنیانزان لە خۆشیات چی بکەن تقریبا ماوەی هەفتەیەک مانەوانێ ئەتر ئەوان کە گەڕانەوە بەغا گلەیان لە ئیتیحاد نیسای عێراقی کرد ئێوە چۆنتان لە ئێمە گیانەوە کورد چۆنە باشە لە دوای ئەوە نەبووە کار ئاسانیەک بۆ کار و چالاکەکانتان کە زیاتر پەرەی پێ بدەن گوێرانەتر بیکەن پێما بێ فترێک لە یەکێتی ئافرەتانە ئافرەتەکان کاریان نەکرد پێما بێەوە هەشتاکان بووە
ئێوە پێش ئەوە کارتان کردووە هیچ مەترسێک لەسەر ئەو ئیشانە نەبوو کە ئێوەتان کرد ئازاد بوون تەواو بابوو باسکەم طبعا ئێمە زۆر بە ئازادانە تا هەفتا کە حکوومەتی بەعسی نەگریس لەسەر کەرکک شەڕی هەڵگرستان ئێمە ئەو 4 ساڵە فرسەتمان هێنا ئیشی خۆمان کرد ئافرەتی چاکمان تەنزیم کرد ئافرەتی چاکمان دروست کرد لە جەماری و لە حیزبی بەڵام ترکە شەڕ دەستی پێکردەوە من لەگەڵ قیچوارە بەرە 4 تا ڕۆشتم سەبری مامەحمەوە شەنم خان ئەوان بەرە و هەولێر و مەسیف ئەو ناو ڕۆشتن ئێمە لێرەوە ئیشمان کرد بەڵام ئێمە ئەو کاتە ئەو ئافرەتانی کە مەترسیان لەسەر بخوایان شاردەوە ئەوەشی کە لە دوورەوە ئەمان ناسی زۆر بەدڵسۆزی زۆر بە چالاکانە ئەهاتن بۆ ماوەت و بۆ پێنجێن ئیشان بۆ کردی ئەو سەردەمەتەوتە من لە ڕانیە ما بە ئەنجومەنی ڕانیە دروست کردووە تۆ خۆت من لە 1970 بە ئەمری حزب نەقل کران بۆ هین بۆ ڕانیە باشە کە چون بۆ ڕانیە ئافرەت هەبوو بەڵام وەکو پێویست نەبوو ناوچەی ڕانیە یارمەتیان نام ئەوسا کاک ئەسوەت مەسوولی هین بوو وتی چیمە خانیا خوا بەخێر بێ ئەمانەوە ئافرەتان کۆکەینەوە ئیتر کارێکی وامان کرد ئیستێژ ئەو ئافرەتانە کە ئیشەکان هەری ئەو کاتەیە نەپچڕان یەک بە دوایەکە یەک بە دوایەکە ئیشان هی حیزبیش و هی جەماوەریش الحەمدوللا ئێستش هەر لە پێشکەوتنە ئێمە حتا لە خەڵاتش کردمانەوانە لە 4 تاش کردمانەوە لە پێنجێنش کردمانەوە ئافرەتان ئەو ماوەی 4 ساڵە چالاکی چاپمان کرد هەموو قەزاکان بنکەیەکی ئافرەتانمان لێکردەوە باشە چیمان خان لە ئێستادا بەهۆی ئەوەی کە ڕاگەاندن زۆر بەربڵاوە گرنگیەکی زۆری پێدەدرێت استراتیژیەکی تازەی سیاسەتە باشە حیزب و ئیسەرجەم سیاسەتە دیپلۆماسیەکان لەو سەردەمەدا کە ئینتەرنێت نەبووە کە موبایل نەبووە زیاتر سیاسەتی ئافرەتان چی بۆ گرنگی بە چیەوە لە چالاکیەکاندا زیاتر جەختی لە چی کردێتەوە با پێ بڵم ئەو کاتە کە ئەم وەسایلەی ئیسێحەیە ئەوسا نەبوو بەڵام زۆر چالاکانی ئیشان نەکرد چۆن خاستن ئەو دەورانە ئافرەتان قوتابیان لاوان چالاکی باشیان نەکرد ڕگلامی باشیان نەکرد زیاتر ئەوان بەنووسین و پۆستەر شتیان بڵاوە کردەوە خەڵکان ڕۆشنبیرە کرد خەڵکان وریا ئەکردەوە ئەو کاتە قوتابیان و لاوان دەورێکی چاکیان نەبوو لەگەڵ ئافرەتان بەڕاستی ئەو سیانە دەوری چالاکیان نەبووە لە کاتی 1970 دوای 1970 تا ئەم ساعتێ من قسە لەگەڵ تۆەکەم ئافرەتان و قوتابیان و لاوان دەوری باڵیان هەبووە لە ئێستا ڕێکخرا جەماوەرین ینی ئەوانن کەوا تێکەڵی جەماوەرە تێکەڵی خەڵکە بن چیمان خان باسی ڕووداوێکی دڵتەزێن ناخۆشم بۆ بکەیت ئەگەر بەسەرت هاتبێت لە کاتی خزمەتکردن تا بەیەکێتی ئافرەتان نەکەرێکێتی ئافرەتان لە درێژەی کارکردندا لە حیزبدا ڕووداوێکی زۆر هێنێ بۆ باز دەکەم کاتێک کە پێشمەرگە بووم باشە لە پێنجێن طبعا معدل تەیارە هات کە تەیارە هات لە کانیمانگە ئەو ناوە قەسبی کرد کوڕێکی گەنجی جوانی مناڵیان هێنا منی برینار ببوو کە هێنان منش شتم لا بوو لەسەر منی دامنا لەو کاتا ئیسعافی حازر بوو بردمان بۆ مەریوان لەوێ بەڵام کوڕەکە دەستی لە ناو دەستما بوو هەری گودایکە دایکە بە ساق بوو منداکە دایکە بە قوربان دایکە لە دەستێ بۆ بەسەر چڵم دەستێ ناو بەسەر و خزم تا بردم بۆ ژووری عەملات تۆم دەستی گرتم تی نابێ بەرەڵام بکەیت دکتۆر دارا یادی بەخێر وتی چ من وەرە دەی جلی عەملات لە لەبەرکە من بۆم نەبوو بچمە ژووری عەملات بەس لەبەر و کوڕە چوومە ژووری دوایی دەستم کرد بە عەملیاتکردنەوە چاوم کرایەوە زیاتر دوای کوڕەکە عەملیاتمان کرد ئەلحەمدولیلا لەخوا بەزیابێ کوڕەکە دەماری زۆر نەبڕی بوو بەس پێچەکەی بڕ بوو بەسا بردە دەمارێکیش دکتۆر دارا زۆر زیرەک بوو بۆی لەحیم کردەوە بۆ بەیانی دوو بەیانی هۆشی هاتووتی خۆ تۆ دایکم نیت ویشتم بە قوربان نەبم تا ئەم سەعاتە دایکتم کە دایکە هاتە سلم تێکەم وەختێکم زانی کۆمەڵێک هاتن لە سلێمانیەوە بەگریان و فەرتەنە کابتا
چیمەخان میشتم لایەوە مدم توخوا بە ساقم ئەڵم کوڕەکەمان لایەوە تمەرەوە کوڕەکەتانە چەند ڕۆژە خەریکی کوڕەکەتان کە چی چاوە تۆ دایکم وڵاتی دایک و باوکی زۆر پیان خۆش بوو هەتا هەدیان نامێت تووڕە بووم من پێشمەرگەم بە هەدیەست ناکەم وەرنەوە کوڕەکەتان بەڵام تی ئەیبێنەوە تاقانە بوو حەو خشتێ بوو تم بەڵام وە سێتێکتان بۆکەم وەتی چۆن تو ئەو قورعانە بیبەنەوە بەڵام نەیفرۆسن نە ببێ بە بەعسی نەبێ بەجاش وتیان چیمەخان سوێن بخوا ئەبێ هەتا ئەو سەعاتەی ڕۆحی لە دنیا هەر بەرزانی خۆش بێت تم ناڵەکان بردەوە حەزەکەم سی کەسە بۆ بگەڕمە ئەو کاتە من تەنزیماتی ناوشار بووم دیەکانیان ڕاگوێزە کرد ئەمە زۆر مهمەکە بۆ بازەکەم دیەکانە ڕاگوێزە کرد زۆر کارەساتێکی ناخۆش زۆر ناشرین ئیتر دیەکانیان بۆیە ڕاگوێزە کرد بۆی پێشمەرگە نەبێت نازانم پێشمەرگا هەر زیاکات و پەرە ئەسێن و ئافرەت هەر بەرەو پێشکەوتنە ڕات و ناڕوخێتۆمانە من و گەلاوشخان کە ئیسێ لە هۆڵندایە لە زەمەقی ئیشمانە کرد شوێنەکە بۆ هینە لای هەڵەبجەوە داخۆبیرم چۆتە شوێنەکە ئەوە نەخۆششتیانە برد هەز نەخۆشی بچێتە ئەوێ ئەتیقادەکەەوە بوو لەو سەر بە چاکی ئایانێنایەوە باشە واتە ماساکەم تا یەک هەفتە ئێمە دانیشتین دەوڵبازە نەبوو پاش هەفتەکە وەختی کمازانی زیلی عسکەری ها ئەمام و خەڵقەیتیا بوو دەستکا و قاچکا و تەقانێ کردبوون حتا خەڵقەکە هینێ قماشی ڕەچان کرد بە دەرگاکانە چونتان بابەگیان ئەوەنەی کە باقتان لێ نەکوژرێ ئەو قماسانە لابن ماساکەم یەک ئافرەتیان هێنا خۆزگە بە خۆزگاتی ئوخوایە ئا لە ئێستاوە هەتا مردی گوێی لە دەنگی من بووە و جارێکە بە دیاری شاد بماتەوە ناوی داکی شەخەوان بوو زاڵتەکە هات وتی چیمەنتم بەڵێ زۆر بێئسوولبانە وتی ها ئەم شەخەوان بەرە بۆ لای خۆت دەرگاکە لەسەر داخە تەماشاتی چیم دیەکەن بە قوربانتان ڕزگارم کەن وتی ئەم هەفتەیە من لەگەڵ مێردەکەمە نەویشتە جێشەکە بێتە پێشەوە مێردەکەم ڕەوان نەکرد خۆم تەسلیم کرد بۆی مێردەکەم نەکوشرێت کوڕەکە شێ بەدەستەوە بوو پەلەمە کە تەکبیری بۆکەین گەلاوێش ئافرەتی زۆر زیرە بوو وتی وەرە چیمە میستە مریشکێ سەرە بڕین و لە ئەکێنە عەلاگەیک و لە پەنجەرەکە ئێنی ئەڵم بیکە بەخۆتەوە جلەکانی خوێنایکە بەڵێ مناڵم لە بارچوە وەڵا بۆنە ئەکرما بەقیج و ڕوو بۆ خاتری خوا بۆ خاتری پێغەمبەر چاخوان خەریکا مرێت و مناڵی لە بارچەوە و کما بە هەڵاو هەیە وەڵا هێنامەنە دەرەوە یەکسەر من خسمە ئیسعافێکەوە بەرەو سلێمانی تەسلمی دکتۆرە نایدەم تم دکتۆرە نادە لە تۆ ئەترسم تۆ خەمن نەبێ تۆمەز دوای من کە سوکاری هاتون بۆ خستخانە ژنەکەیان بردووە وا دوایی بۆ بانی بۆم هاتن کاریان پێ من چزانم تەسلمی خستخانەم کردووە نای دکتۆرە نایدەم نەهێنا چونکە ئەیان کوشت من نازانم تەسلمی خستخانەم کردووە هاتوومەتەوە خۆم دانانیشتم بە دیارە چزانم وەڵا زۆریان عەزێداوم و هێنان و بردیان و چم بۆ خستخانە گەڕان و ئەملا ولاو خەڵقەکە خەڵکوتیانمە ناینەسن خەڵقی لای ئێمە نەبووە ئێوە بە غەڵەت هێناوتانە خەڵکە زۆر زیرەک بن کە سوکارەکەشێمە لێ بوو دیان ئافتا بە غەڵەت هاتووی ئێمە نییە هێناوتانە ئەلاکولین سژ لێرەوە سەڵام هەیە بۆ ئەو خوشکەی بۆ داکی شەخان خۆزگە جاریکە بنبیناتەوە باشە ئەو بەپێ و بەستەر هاتانە بێکەوە بۆت باسکردم ئافرەتان ڕۆڵێکی زۆر زۆر گرنگیان هەبووە لە شۆڕشدا لە شۆڕشی سیاسی لە شۆڕشی سەربەخۆی ئەو کاتە تۆ چۆن گرنگی ڕۆڵی ئافرەت هەڵەستەنگێنی چی بە ئافرەتانەڵێ تاوەکو ئەوانیش بەشدار بن چونکە چەندێک پیاوان کاریگەریان هەیە ئەوەش ئافرەتان کاریگەریان هەیە ئەگەر زیاتر نەبێت حتمما کەمتر نییە پێ بڵم لە هەموو دنیاە هیچ شۆڕ شەبی ئافرەت ناکرێت چونکە ئەبێ هەم حتا لە نەخۆشخانە تۆ ماشاکە چەند ئافرەت زۆرە لە دایرەکانە چەند ئافرەت زۆرە ئافرەت تەواوکەرە ئافرەت بەهێزە ئافرەت بە تەحملە یعنی بڕواتە بێت لەو شۆڕشانە کە ئەو هەموو شتە ناخۆشانە بەسەر سلێمانی هاتۆ بەسەر کووردا هاتۆ نەکە سلێمانی بەسەر هەموو کوردستانە بڕواتان هەبێ دوو ئەوڵی پیا و ئافرەت ڕۆڵی هەبووە من لێرە دەستی ئافرەتان ماچەکەم چونکە ئەوەی ئافرەت کردوێتی و ئەوەی ئافرەت تەچحی پیاوە ئەوەی ئافرەت خۆی ماڵە وێران کردووە ئافرەت ماڵە با بەڕێوە ئافرەت پێشمەرگاتیەکە ئافرەت خزمەتی پیاوەکە ئافرەت نان دروستەکە ئافرەت دائیرە ئەکات
ئافرەت زۆر بەهێزە من لێرەوە دەستی هەموو ئافرەتان باچەکەم چونکە بەڕاستیەکەی بەدەگمەن ئافرەتە بێکە ئەو توانیانە بێ هەموو ئافرەتی کورد بەتوانە جەنابی بەرزانی ئەی فەرموو ئەیود نامێ ئافرەت چەکەڵ بگرێ من ئافرەت بە پێشمەرگەدا ئەنم هەر ئافرەتێک نان با مێنێرنەکەی نان با بە پێشمەرگە مناڵ بەخێوکە مناڵی باز دروست کات و پێیان بگەرێت و شەهادە وەرگن ئەو ئافرەتی پێشمەرگەیە ئەن بەڕاستی من ئافرەت زۆر بە بەهێزدا ئەنم زۆر بەخۆتدا ئەنم و ئافرەت تەواوکەری پیاوە تەواوکەری شۆڕشە تەواوکەری هەموو شتێکە هیچ ئیشە بێ ئافرەت ناکرێت من وایە بینم لە کۆتاییە چیمانخە من زۆر خۆشحاڵ بووم و زۆر جێگەی شەنازیت بۆ ئافرەتانی وەکو ئێمە کە لە ئێوە فێر ببین لە کۆتاییە چیت هەیە بۆ ئافرەتان بۆ هەم ڕێکخراوەکە هەم ئافرەتانی کورد چیت هەیە بۆیان هیچ پەیامێکتێ من لێرەوە سەری ڕێز بۆ ئافرەتانەدا ئەنوێنم کە شەهید بوون کە کۆچی دواییان کردووە کە ماندوو بن و هەروەها من زۆر زۆر شانازی بە ئافرەتانی کوردستان و چ جەماوەری چه حیزبی یعنی بەڕاستی زۆر ماندوون زۆر ئیژەکەن زۆر هەوڵەیەن بەس یەک شت هەیە لێرانە من داوایەکم هەیە کە کۆنگرەی ئافرەتان ئەکرێ ئەو ئافرەتانی کە ئەیانێت لە ماڵەوە ئیشیان بەنێ سێمە من چەند ئافرەت ئەناسم و خۆم سەردانانەکەم پەیوەندیم پێوەکەن لە ماڵەوە دانیشتن گوناحن چونکە من بۆ ئەو داوایە ئەەکەم یەک ئەو ئافرەتانە کە ڕۆنە ماڵەوە شتیان پێە ئەو 4 ساڵە ئیشیان کرۆ لە ئافرەتانە جەماوەرێکیان لەگەڵایە خەڵقیان لەگەڵایە حەقە کە کۆنگرێ دەست پێگرێت جارێک ئیش بۆ ئەو ئافرەتانە بکەن کە لە کۆنگرەکایە دەرناچن یا بەسەر دەستەی تازەدا ئەنێن تەکبیرێ بۆ ئەو جەماعەتە بکەن کە نەچنە ماڵەوە ئەو هەموو عیلم و زیرێکی وریایە لە ماڵەوە نەبولێت وای بێگومان بەپێی ڕۆژگار و سەردەم استراتیژیە گۆڕێجا پێویستە لەگەڵ سەردەما بڕۆین ڕاستە بێگومان ئەو ئافرەتانە هەموو ئەو ئافرەتانێکەوە لە حیزب بوو لە ڕێکخراوەکاندا کاریان کردووە ئەوانە حسابی پێشمەرگەیان بۆ بکرێت بێگومان هەمویان ئەزمونێکیان هەیە و پێویستە چاو و دەستی هەمویان ماچەکەین و پێویستە ڕێزیان لە بگیرێ و ئەو ئەرکوماندووبوونێکەوە چەشتویانە لەبەر چاو بگیرێ بەڕاستی و من زۆر سوپاسی تۆکەم هیوادارم کار بە پێشنیارەکەت بکەن و سوپاسیش بۆ پشتی کامێرەکەەوە لەگەڵمان هیلاک بوون لە ماڵی چیمانخان ئەمڕۆ بەرنمەکەمان پێشکەش کرد و ئەو بەرنامانێکەوە ئەمە بیرتان بخەمەوە بەرنامانێکەوە من پێشکەشیەکەم بە هاوکاری ڕێکخراوێکێتی ئافرەتانی کوردستانە ئەنجومەنی دەروبەری سلێمانی زۆر سوپاس بۆ بینەرانم کە تا ئێستا لەگەڵ ما بوون کاتێکی خۆش بۆ هەموو لایەک